مامۆستای ئەمنێرمان سنوور کەریممان لەگەڵدایە لە سلێمانیەوە. سنوور سەرەتا پیرۆز بێت. تۆ یەکێکی لەو ژنانەی خەڵاتی ڕێزلێنانت وەکو ژنێکی ڕۆژنامەوان بەدەستهێناوە. دەمەوێت سەرەتا پێم بڵێ ئەم خەڵاتە چی دەگەیەنێت بۆ تۆ؟ هێرۆ سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش، ڕۆژتان باش. طبعاً خەڵاتەکە ڕەنگە لە ڕووی مادیەوە خەڵات ئەو بەهای گەورەی نەبێ، بەڵام لە ڕاستی ئەگەر لە ڕووی معنیەوە سێری کەیت بەهایەکی گەورەی هەیە، لەبەرەوەی کە جۆرێک لە دانپێدانان یاخود ڕێزلێنانە لە توانە یاخود لە ڕەنجی ژن. لەلایەکی ترەوە هەستەکەی تۆ وەکو خانمی ڕاگەیاندنکار وەکو خانمێکی پەیامێر کە لە ڕیزی یەکەم یاخود لە بەرکەوتەی یەکەمت لەگەڵ زۆربینی مەترسیەکان لە کاتی ڕووماڵکردن لە کاتی ئیشدا هەیە، هەستەکەی کە جۆرێک لە جۆرەکان هێز و باوەڕ بەخۆبوونی زیاتر تیاکرێت. هێرۆ لە کۆمەڵگەیەکی تەقلیدی و کۆمەڵگەیەکی پیاوسالارە ئیشکردن بۆ ژنێک تەبعاً زەحمەتی زۆری هەیە، بەتایبەت تۆگەمان و لە مەیدانبی بەرکەوتەی زیاترت هەیە. خۆی کارکردنی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان دەبینین کە کاری ڕاگەیاندن یاخود ئازادی کاری میدیایی لە حاڵەتێکی باشانیە، یاخود بڵین کۆمەڵێک لەمپەر و تون و تیژی هەیە ساڵانەکە بەرۆکی ڕۆژنامە نووسانەگرێت. بەڵێ سنوور بێگومان داهاتمە سەر ئەم پرسیارە لێت بکەم. بەڵێ دەزانم خۆی خەڵاتەکە گزارش لە سەرکەوتنی تۆ ئەکا، بەڵام دەمەوێت بشزانم بێگومان تا گەیشتووی بۆ ئاستا کۆمەڵێک لەمپەر هاتۆتە ڕێگات. حەزەکەم بە کورتی باسێکمان لەو لەمپەرانە بۆ بکەیت. ئێرە دەمیست ئەو بڵێم لە ڕاستیدا تۆ لە کاتێک خەڵاتی هەموو ئەم لەمپەرانە، هەموو ئەم کێشانە، هەموو ئەم بربەستانەی کە لە ژیانی ڕۆژانە تا یاخود لە مەیدانی کارە ڕوبەڕووتە بێتەوە لە حاڵەتێکی بەو جۆرەدا هەست بە ئارامیەکە یاخود وەکو بڵێ لە بیر دەچێتەوە، لەبەرەوەی هەستەکەی بەڕاستی کۆمەڵگا لە ئازمان دووبوونی تۆ لە ئاز ڕەنجی تۆ پێزانینی هەیە، یاخود سپاس گوزاری هەیە، یاخود لانی کەم دیانت پێ ئەنێ وەکو ژن کە تۆ ماندوویت لە کارەکەی خۆتە. ئەگەر باز لە لەمپەرەکانی بەردەم کاری ڕاگەیاندن بکەین لە هەرێمی کوردستان، وەکو باسم کرد لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان و خۆشمان و دەنگی ئەمریکا چەند جارێک باسمان لەوە کردووە کە هەرێمی کوردستان هێشتا کاری ڕاگەیاندن 100% وەکو وڵاتانی کە دیموکراسی تێدا بەرجەستەیە دەتوانین بڵێن ئاستەنگی زۆرە لە کاری ڕاگەیاندنە، یاخود وەکو وڵاتانە ناتوانین بەراوردی بکەین لەمپەر زۆرە لە بەردەم کاری ڕاگەیاندنە. ئەگەر وەکو خانمێک سیرکێ ڕەنگە لەمپەرەکان زیاتر بن، ڕەنگە بۆ منێک کە لە دەستگایەکی نێودەوڵەتی ئیشەکەم فەرقی هەبێ لە خانمێک کە لە ناو دەستگایەکی ناوخۆی داعیش دەکا. بۆ نمونە گەورەترین ئاستەنگی کە ڕوبەڕووی ژن دەبێتەوە لە ڕاستیدا ناو خێزانەکەیەتی، لەبەرەوەی کە تۆ بەردەوام لە مەیدان وەکو خانمێکی ڕاگەیاندنکار بەردەوام پێویستە لە پێش ڕووی پێشەوە یاخود لە هێڵی پێشەوەی بەرکەوتنەکان بی یاخود ڕووداوەکان بی. لە حاڵەتێکی بۆ جۆرەدا زۆر جار خێزانەکان ئاستەنگی بۆ خانمانی ڕاگەیاندنکار دروست دەکەن بەوەی کە ڕەنگە لە دڵسۆزی بێجا یاخود پرس بێ لاوەی کە بەرتەحەڕوشی کۆمەڵگە نەکەوێ ئاستەنگی زۆری بۆ دروستە بێ. ئاستەنگیکی تر کە لە بەردەم ژنانی ڕاگەیاندنکارە لە هەرێمی کوردستان هەیە پرسی قبول نەکردنە، مەسەلەن وەکو ژن کە قبول ناکرێ. زۆر جارە بینین لە دامودەستگاکاندا کەمترین ژن لە مەسەلەن بەرپرسیارەتیان هەیە، یاخود لە ناوەندی گرنگان یاخود لەو پێگاندان کە جێگە دەستیان هەیە، یاخود ناوەندی بڕیارن لە ناو تەلەڤیزۆنەکاندا لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنە. لەبەرەوە ئەمانە هەمووی کۆمەڵێک لەو کێشانن کە ڕوبەڕووی خانمی ڕاگەیاندنکار لە هەرێمی کوردستانە بێتەوە. من یەک نمونەی بەسیط بۆ تۆ هێنمەوە هێرۆ. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یەکێک لە خۆپیشاندانەکان لە سنووری سلێمانی توند و تیژی دروست بوو. طبعاً خانمانی ڕاگەیاندنکار قوربانی یەکەمی ئەو توند و تیژیە بوون بەو پێی کە ڕوبەڕووی لێدان ببوونەوە. هەندێک لە ژنەکان تووشی دۆخی تایبەتی ژنانە ببوون کە لە ئەنجامی بەرکەوتن یاخود بە ئەرزداکێشان یاخود دواکەوتنی هێزە ئەمنیەکان لە ناوەندی خۆپیشاندانەکە ڕوبەڕووی ببینەوە. ئەمە نمونەیەک یاخود بەشێکی زۆر بچووکن لەو ئاستەنگیانەی کە لە ڕاستیدا ڕوبەڕووی یاخود یەخەی ژنانی ڕاگەیاندنکار لە هەرێمی کوردستانە ئەگرن. خەڵک زۆر گرنگە لە خانمێکی تر، بەڵام من زۆر جارە بینم ئەو ژنانەی کە لە دەستگا میدیایەکانە ئیژەکەن لە ناو خودی دەستگا میدیایەکی خۆیانەوە ڕوبەڕووی لێدان تەشهیر و تەحەڕوشی دەبنەوە. یعنی سنتەری میترۆ لە 2 ساڵی ڕابردوو راپۆرتێکی بۆ جۆرەی بڵاو کردەوە کە ژنانی هەرێمی کوردستان لە 90% ئەوانەی کە لە ناوەندەکانی ڕاگەیاندن کارە بکەن لە ناو ناوەندە میدیایەکانی خۆیاندا ڕوبەڕووی تەحەڕوش
و لێدان وا سوکایەتیکردن بوونەتەوە. بەڵێ سنوور بەڵێ بێگومان هەر پێش تۆش کاتێکە لەگەڵ ڕۆژنامەوان ئاڵا ئەحمەد قسەم کراویش ئاماژەی بەوە کرد کە چەندێک با بڵێن ئێستا بۆ نمونە کاری میدیایی زۆر ژن دەبینی لە مەجای میدیاییە، بەڵام لە ناوەندەکانی بڕیاری کەناڵەکانی میدیاییشدا ژنان زۆر کەم دەبیندێن یان هەر نابیندێن. زۆر سوپاس دەکەین پامنێرمان سنوور کەریممان لەگەڵایە لە سلێمانیەوە. سوپاس سنوور.